ئێمە ماسانی خۆبەخش پارێزگای کەرکووک ئەوە هەمانە 3 ساڵ هەمانە 4 ساڵ ئەمانە 2 ساڵە ماسای خۆبەخشن هەمووی لەسەر گیرفانی خۆی داوامەکە هەبڵێ لە قەزاو ناحەکان لە دەرەوەی شاری بڵێن لە مەحافەزە داوام بکەین ئێستاکەش هاتوینە بۆ داوای مافی خۆمان مادەی 315 کاوش بگرینە گرێ بەست ئەچتە تەربیە ئەڵێ ئین نییە ئەتی بۆ مەحافەزە ئەڵێ نیمانە ئێمەش وەکو حوتەزارە وەکو بۆ پارێزگاکان تری هەمووی تەواو بووە بەغایە ناسرێ تەنان سەلاحەدینش دوێنش ناوەکانی هاتە بۆ عەقدەکان وەس کەرکووک ماوە 7000 و قسوور عەقد هاتووە لەوە ئێمەش استثنامانەوێ 1000 بێ 1500 بۆ ماسای خۆبەخشەکە بۆ ماوەی 3 ساڵی مە وانەبێژی خۆبەخشین بەبێ هیچ ئەجوورێک بەبێ هیچ ئەوەی ئێمە ڕاتبێک شتێکمان هەبێت بگرە لە گرفانی خۆمانەوە سەرفەکەین بۆ هاتوچۆ بۆ ئەسئیلە بەبێ هیچ ئەوەی پاداشتێکمان بدرێتەوە لەسەر ئەو شتانە لەوەر ئەوە ئەمە یەکەم جارمان نییە مزاهرە بکەین دوم جاریشمان نییە لە چەند جار لە بەرامبەر تەربیەی کەرکووک ئەوە ئیسەش لە بەرامبەر مەحافظ هەلێکمان ئەوێ نائب نەما مەسئول نەما نەچینە لای بۆ ئەوەی داوای مافی خۆمان بکەین ئەمانی کە ئەبوونەتە ڕسمی بە ئێمەش بکەن بە عەقد وەکینەکان ئەوان عەقدەکان بوونەتە ڕسمی خۆبەخشەکان بوونەتە عەقد ئێمەش چەند ساڵە دەرسەڵێنەوە چەند ساڵە بە 1000 مشکیلە بە 1000 کێشە بە 1000 معانەت تاکو جەمیعەت تەواوەکەین لە شەش ئەو کاتی کە شەش تەواوەکەین خەدرێکی تەواومان لێ ئەەکەن حەقی خۆمان نادنێ دەرجێ خۆمان نادرێ بە تایبەتی لە کوردەکان ئێستاش کە تەواو یەکەین دوای 5 ساڵ 6 ساڵ لە خۆبەخشی ئەویش ئەبێ بە 1000 واستە و ئەوەی واستەی هەبێ واستە ئەوەی واستەی نەبێ پارە ئەوەی پارەی نەبێ ئەبێ ئاها بە مزاهرە و بە خۆپیشاندان بێنە سەرخەت و ئەویش ئەگە بێنە سەرخەت